وەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە ئێستا چۆن ئەڵێ هەیە بوونی هەیە و ڕۆژانە شەوانە ئێمە لە کەناڵەکانی میدیاوە دەبینین کە چ زوڵم و زۆرێک بەرامبەر بە ژمارەیەکی کەم لە دانیشتوانی ناوچەیەکەکرێ ئەویش مسلمانانی کەرتی غەزەیە. کەرتی غەزە بەپێی ئامارەکان لە 200 خاکی هەموو فەڵەستینیش پێک ناهێنێت، ینی کەمتریشەلەوە. بەڵام ینی وەک باسەکرێ بەقەدەر ناوچەی کەلار و ئەوە نابێت ینی ڕووبەرەکەی. بەڵام ئیتر خەڵکێکی زۆر تیای نیشتەجێن، قەوارەی زایۆنیش لە ماوەی ئەم نزیک بە 2 ساڵەیە دەستی نەپاراستۆ لە ژن و لە منداڵ و لە پیر و لە نەخۆش و لە دار و لە درەخت و لە هەموو شتێک. ئەوانەی کە لە با بڵێن ڕێکەوتن نامە جیهانیەکانە یان لە نەتەوە یەکگرتوەکانە باسەکرێت لە مافی ئافرەت و منداڵ و تەنانەت ئاژەڵ و دار و درەخت هەمووی پێشێل کراوە لە کەرتی غەزە. جا ئێمە ئەمڕۆ باس لە وانەکانی غەزە ئەکەین بۆ مرۆڤایەتی بزانین ئەو وەزعی ئێستا بەسەر غەزە هاتووە هەڵگری چوانەیەکە بۆ مرۆڤایەتی بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هیوا حوسێن، مامۆستای ئاینی. مامۆستا گیانی خوا بەخێر بێت. باز لە مەئەسات و ئەو جەرگ بڕی ئەکەین کە لە غەزە مامۆستا هەمومان بە چاوی سەرەی بینین. بەڕاستی ئەکرێ بڵین ئەوەی لە غەزە ڕوو ئەدا چوانەیەکی تایە بۆ مرۆڤایەتی نەک بۆ مسلمانان؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه وأمته أجمعين إلى يوم الدين. دور سپاس بۆ جنابتان، سلااو ڕێزمان هەیە بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. وای پەروەردگار داوای لێ ئەکەین و لێ ئەپاڕینەوە خاتری گەڕۆیی و عەزەمەتی خۆی سەرکەوتن و نەسڕەتی خۆی ببەخشێ بە برایانمان مسلمانانی غەزە. وای پەروەردگار لەو مەئەسات و ناڕەحەتیە ڕزگاریان بکە بە سەربەرزی، چۆن تا ئێستا بە سەربەرزی هێناویانە، ئینشاءڵڵا هەر بە سەربەرزی ئەو نەسڕەت و سەرکەوتنەیان پێ ببەخشێ. غەزە درێژکراوەی ناڕەحەتیەکانی عەمار و یاسر و سومەیەی خێزانێتی لەو کاتەوە دەستی پێ کردووە. خەڵکی غەزە ئالی یاسرن. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەککە بینی ئالی یاسر بە دڕندانەترین شێوە سزا ئەدرێن، خێزانێکی 3 نەفەری، پیاوێک خێزانەکەی و کوڕەکەیان، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی صبرا يا آل ياسر فإن موعدكم الجنة. ئارام بگرن ئەی ئالی یاسر، ئەی خێزان و خانەوادەی یاسر، ئێوە پاداشتان لای خوای پەروەردگار بەهەشتە. ئەو پیاوانەی کە ئێستا لە غەزەدان ئەوانە نەوەی یاسرن، ئەو گەنجانەی کە تێ ئەکۆشن لە غەزە ئەوانە دەستەبرای عەمارن و ئەو ئافرەتە بەغیرەت و بە شەهامەتانەی کە نمونەی غیرەتن ئەوانە دەستە خوشکی سومەیەن کە یەکەم ئافرەتێک بوو شەهید کرا لە ئیسلامدا و مێردەکەیشی بە هەمان شێوە. گەورەترین دەرس لە غەزەدایە، نەک بۆ مسلمان، بۆ هەموو جیهان. نەک مسلمان سەیری بکە، حتا ئەگەر کافرێکی بە ئینسافیش سەیری بکە ئەزانێ ئەمانە چین، ئەمانە هەر بەناو وەکو ئێمن، ئەگینا ئەوانە لە پۆڵا زۆر بەقووەترن و ئەو عەقیدە و بیر و باوەڕەی ئەوان هەیەنە دەقان دەق هەمان ئەو عەقیدە و بیر و باوەڕەیە کە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیان بووە. دەرسی عەقیدە، دەرسی جیهاد بە عەمەلی و پاشان دەرسی ثەبات و خۆڕاگری کە ئەوە گەورەترین دەرسە کە ئینسانی مسلمان نابێ بلەرزێ، نابێ خۆی بدۆڕێنێ، نابێ
پاشگەز بێتەوە لە دینەکەی لەبەر خاتری ناڕەحەتیەک، ئەوانە سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی بەسەریانە هاتووە و ئێستەیش لە غەزە دووبارە بەسەر براو خوشکەکانمان دێتەوە بەسەریانە. مامۆستا ئەمە ینی چییە لە دڵ و دەرونی ئەم مسلمانانەیە کە منداڵەکەی بەبەرچاویەوە وەفاتەکە، خێزانی یان ئافرەتێکە مێردەکەی براکەی ینی کۆڵ نادەن، ینی بە ورەیەکی زۆر بەرزەوە بە دەنگێکی بەرزەوە هەر بەردەوامن لەوەی کە برەو بە ورە و بۆ تاقەیە کە هەیەە ئەیبەخشن. ئیمانێکی بەهێزە یان چی لە دڵ و دەرونیاندا چێنراوە کە بەم شێوازە مامەڵاکەن؟ ئەتوانین ڕەبتی کەینەوە بە غەزای ئوحودەوە، کاتێک کە ئافرەتێک هەواڵی کوژرانی مێردەکەی و براکەی و کوڕەکەی پێ ئەدەن، ئەو هەواڵی پێغەمبەر ئەپرسێ صلی الله عليه وسلم، فەرمێ ئەی ڕەسوول الله چۆنە؟ ئەڵێن ئەو عیبی نییە. فەرمێ نا ئەبێ خۆم بیبینم. کاتێک خۆی ئەیبینێ ئەفەرمێ هەموو موسیبەتێک لە دوای تۆ ئاسانە. ئەو ئافرەتەی لە غەزە ئەوەی بەسەرادێ هەروەکو ئافرەتە وایە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو ئافرەتانە ئەوانە مردن، ئەوانە خاوەن غیرەتن، ئەوانە عەقیدە و بیر و باوەڕێکی زۆر محکەم و پۆڵاین لە دڵیانایە. ئەینا چۆن جگەرگۆشەکەت لە جەژنا بوو، لە کۆتایی ڕەمەزانە بوو، ئافرەتێکیان سوێنی خواروتی مناڵەکەم برسی بوو، بە برسیەتی شەهید بوو، بە برسیەتی شەهید بوو. ئەمە چی بیر و باوەڕێکە؟ ئەمە چ دامەزراویەکە؟ ئەمە چ دینێکە؟ ئەمە دەرزیتیانە بێ دەرز لە کوایە؟ ئەمە گەورەی نەبێ گەورەی لە چیایە کە دایکێک بەدەستی خۆی مناڵەکەی کفن ئەکا، بە برسیەتی شەهید ئەبێ؟ بەڕاستی ئەنی کاتێک سەیری غەزە ئەەکەی ئێمە لەوانەیە بۆمان نەگونجێ، ئەو شتانەمان بۆ نەکرێ، لە تااقەت و توانای ئێمەدا نییە، نەک لە تااقەت و توانای ئافرەتی ئێمە، لە تااقەت و توانای پیاوی وەکو ئێمەدا نییە ئەوە کە ئەو ئافرەتانە ئەو مناڵانە مناڵەکانیان بەقەدی یەک پیا و بەغیرەتن، چ جای ئافرەتەکان و چ جای پیاوەکانیان کە لە نقطەیەکا وەستاون ئێستا خەڵکی غەزە بەرامبەر هەموو کوفری عالەمی. لەو شوێنە بچکۆلەی کە دانا فەرمووی ئەوە ڕوبەڕوو سنگیان ناوە بە پێشکەوتوترین چەکی سەردەم، زلهێزترین وڵاتی سەرزەوی بۆ چەند هەزار کەسێکی مجاهید ئالەوێدا هەرچی نەوعی چەکی پێشکەوتوو هەیە لەسەر ئەوان تاقییان کردەوە. دراوسەکانیشان یارمەتیان هەیە بێگومان. خۆر ئیسرائیل خۆی نییە، ئیسرائیل خۆی وایە دەبێگوتەوە بوو. ئەمە شەڕی ئیسرائیل نییە، ئەمە شەڕی هەموو کوفرە، بە ئەمریکا و بە ئەوروپا و بە هەموو دۆستەکانیان و بە دووەلی عەرەبیشەوە، بە حوکامی عەرەبیشەوە. شەڕی ئیسرائیل نییە. ئیسرائیل ئەگەر بوایە خۆی دەمێک بوو تاوە بوو، هەر لە 7 ئۆکتۆبر تا 10 ئۆکتۆبر ئیسرائیل تاوە بوو، بەڵام ئەوان دەستیان داوە بپشتیا و ئەوان یارمەتی ئەدەن. باش مامۆستا ئاەتێکی خۆی پروردگارمان هەیە فەرمێ مینە المؤمنینە ڕیجال، لەناو مسلمانانە پیاوانێک هەنێ. خۆ بەپی ئەم ئاەتە بێ مرجنی ئەو پیاوەتی لە قورئانە باسەکرێ مرجنی هەموو نێرینەیەک هەر پیاو بێ، مرد بێ، ئەین تەنانەت ئافرەتەکانیشە مناڵەکانیشان هەر بەڕاست مامۆستا تەفسیری ئەم ئاەتە بەعەمەلی ئێستا لە غەزە نابین بێ؟ بچین باسی سەبەب نوزولی ئەم ئاەتە بکەین. گرنگی ئاەتەکە لە سەبەب نوزولەکەیە. دروستە. کاتێک ئەنەسی کوڕی مالیک ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ هاوڵی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئەیگەڕێتەوە، فەرمودەکە هەم لە موسلیمە هەم لە بوخاریە هاتووە. ئەفەرمێ مامێکم هەبوو ناوی ئەنەس بوو، من بە ناوی ئەوە نامدراوم. فەرمێ لە جەنگی بەدردا بۆی نەگونجا لە خزمەت پێغەمبەرا بێ صلی الله عليه وسلم، زۆری پێ ناخۆش بوو، زۆر سەرزەرشتی خۆی کرد. فەرمووی من یەکەم جەنگێک لە خزمەت پێغەمبەرا دواکەوتم، زۆری لا ناڕەحەت و لا قورس بوو. فەرمووی سوێن بەخوا ئەگەر جارێکی تر غەزایەکی تر جەنگێکی تر ڕوو بدا کاری ئەەکەم کارستان، مەرخوا خۆی بزانێت چی ئەەکەم. فەرمێ جەنگی ئوحود هاتە پێشەوە کە ڕۆشتن بەرەو ئوحود، مامم زۆر بە ئاواتەوە بوو، زۆر مشتاق بوو. لە ڕێگەدا سعد یەکێک لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ئەنەسە ئەبینێ، ئەفەرمێ ئەنەس بۆ کوێ ئەچی؟ ئەفەرمێ والله بۆنی بەهەشتەکەم. دەزڕا ئەکێشێ بەرەو ئوحود، ئەفەرمێ ئەلێەوەیە بۆ ئەوێ ئەچم. ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ کاتی غەزا دەسی پێکرد، شەڕ دەسی پێکرد،
کارێکی کرد مەگەر خوا خۆی بزانێ حتا شەهید بوو فەرمێ کاتێک کە شەهید بوو نەئەناسرایەوە زیاتر لە 80 جێگە شیر و ڕم شمشێر بە جەستەی مامەوە بوو 80 فەرمێ نەیانزانی کێ ئەمە شێوەی نەمابوو ناو خوێن و خاک و خۆڵ و بەو شێوەیە پورم ئەفەرمێ هات بە سەرپەنجەکانیان مام میناسیەوە بە شێوەیەکە بێ سەرپەنجەکانی چۆن بوویە کە خوشکەی ناسیتەوە فەرمووی وەڵڵاهی ئەمە ئەنەسی برامە جا ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ ئەو ئاەتە لەسەر ئەنەسی مام دابەزی من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا زۆر جار من کەسی وایە ئەمرێ ئەسڵا هەندێژی نەکردووە ئەچنەوە ئاەتەی بۆ خوێندنەوە ئەو ئاەتە کاڵای باڵای مسلمانە ئەو خوا لە سەبەب نزولەکەی بۆ ئەنەس ناردووە ئەو ئەنەس ئاسابێ ئەو ئەنەسە بەغیرەتە ئەبێ تێبکۆشێ لە پێناوی خوا بۆ بەرزی کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله خوای گەورە فەرمێ من المؤمنین رجال لەناو کۆمەڵی مسلمانانە مەردانێک هەیە جاری وایە لە قورئانەکە ئەفەرمێ ریجال مەبەست پێ پیا و نێرینە نییە مەبەست پێ مەردە جاری وایە ئافرەتە بەو شێوەیە ڕاستە ئافرەتە بەو شێوەیە ئافرەتی غەزەیی ئێستا مردن ئەوانە من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه ڕاستیان کرد لەگەڵ ئەو وعد و پەیمانەی دایان بەخوا کە سوێنیان خوارد کە ئەم جارە جەنگێکی تر ڕووبدا مەگەر خوا بزانێت چی ئەکەم فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر فەرمێ هەیانە گەیشت بە پلەی شەهادەت و گەیشتەوە خزمەت خوا کە خوا فەرمێ ئەوانە ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون أوانا قمان ببن كلا بيناوي خوا شهيد ابن أكوشلين مردون أوانا زيندون أوانا لا يخوا رزق روزي أدرين بويا فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر هش يعني أو يقلاق وستاو بو أوي جنگي كتير بيو أجر شهيد نبو ببروا بدن بانغ كي خوا وشهيد به وما بدلوا تبديلا أو وعدوا بيماني دايان هیچ گۆڕانکارێکی بەسەر نەهاو ئەو کاتەی شەهید بوو هەروەکو ئەو کاتە بوو کە وعد و پەیمانەکەی دابوو بۆیە مەردایەتیە ئەوانەی کە لە غەزە ئیسا ئەکرێ بە معنای کەلیمە ئەوە مەردایەتیە کەواتە سە وێنەکە زۆر ڕوونە کە ئەو مەردایەتیە لە ژن و لە مناڵ و لە پیا و ئێستا لە غەزا بینیدە بە چاوی سەر قوربان ئێمە غەزای بەدرمان هەیە غەزای ئوحودمان هەیە غەزاکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئەوە غەزامان هەیە کە چەندە بە مەردایەتی تێکۆشاون لە پێناوی خوا ئێمە هەر ئەمان خوێندەوە بەڵام ئێستا بە عەمەلی ئەیبینین ڕۆژانە ئەیبینین لەو پێش خوێندومانەتەوە لە کتێبە کە چەندە برایەتیان تیا هەبووە کە چەندە دڵسۆزیان هەبوو بۆ یەکتری کە چەندە دڵسۆز بوو بۆ کەلیمەی خوا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دینی ئیسلام ئێستا بە عەمەلی ئەیبینین بە چاوی سەری خۆمان ئەیبینین ڕۆژانە هەر عینەن ئەو جەنگەی چۆن سەحابەی بەڕێز لە خزمەتی پێغەمبەرا بوون چۆن بە مشتاقەوە ئەڕۆشتن بەرەو بەهەشت ئەمانەی غەزاش بەو شێوەیە زۆر جار کابرا ئەڵێ ئەگەر نەتان بینیمەوە لە بەهەشتا چاوەڕوان بکەن ئەوە هەر وەکو سەحابی پێغەمبەر ماوەسایەکی لەو دیمەنانەی حتمەن جەنابیش بینین لە ماوەی ڕابردوودا نویستی خوا ئەوە بوو کە پلیان بەرز کاتەوە بۆ مرۆڤایەتی بۆ میدیای جیهان ینی وێنە ڕاستەقینەکەیان بۆ هەموو جیان پیشان بدرێ بۆی کە بە دیلێکە ئازا دەکرێت هیچ زەختێکی لەسەر نیە ناوچاوی مجاهیدەکە ماچەکە ینی بۆ ئەوەی کە مرۆڤایەتی تێبگا خوای گەورە ئەمەی دروست کرد ئەم قەدەری دروست کرد کە ئەوان ئاوا ماوەڵە لەگەڵ ئەم دیلەکان ناکە ئاوا ماوەڵ لەگەڵ غێری خۆشیان ناکەن ینی شتێکی زۆر جوان بوو ینی نووسەرێک گەڵێ ئەمە ئەو پەڕی سەرکەوتن بوو ئەوان چۆن لە مەیدانی جەنگە جوانترین نمونەیان پیشانی عالەمدا جوانترین نمونە لە مەیدانی مامەڵە لەگەڵ دیلە لەگەڵ نەیارە لەگەڵ دوژمنە جوانترین نمونەیان پیشانی عالەمدا وەک جەنابەت ئەفەرمون سەیری دیلەکانی لای جوولەکە بکە و سەیری دیلەکانی لای حەماس بکە بینی ئەرز و ئاسمانیان بینە ئەمان ئەڵەی تازە لە حەمام هاتوونەتە دەرەوە ئافرەتەکان ئەو بۆ بووکێنی ئەچن پیاوەکانیان ئەو زاوان و دەموچاوێکی گەش و جوان لەو ژێر ئەرزەدا خۆ هەتاولی نەدابوون وە لەسەر ئەرز نەبوون ئەوان ئێمە ڕەنگە جوانیان لەکوێ بوو ئەگەر خزمەت نەبێ باشە دەیان دیل ئازاد کران
ئەوە ماوەی چەند مانگیەکە بەڵام ئەگەر بچووکترین خەلەل لە حەماسە هەبوایە نیان هێنانە سەر تەلەڤیزۆن و باسییان ناکرد نەک ئەوان بڕواتان بێ کەناڵ هەیە لە هەل لە کوردستانەکەی خۆمان ڕێکخراو هەیە سایت هەیە بڕوا ئەەکەی ئەمان ئەیان کرد ئێستش بۆیان بکرێ سینارۆ دروست ئەکەن حماس لای خەڵک ناشرین کرد هەر لێرەوە ئەیان کرد نەک لە ئیسرائیلەوە تا ئێستا کە شتێک نەبووە گومانی تیان نەبووە کە نەبووە بە سیناریۆش بۆیان دروست ناکرێ بە درۆژ ناتوانن شتی وا بکەن بێگومان ئەوە ئەخلاقی جوانی موسڵمانە یعنی ئەوەی کە لەوە پێش ئەگەر داعش یان ڕێکخراوەکانی تر سیمای موسڵمانیان ناشرین کردبێ ئەمان قەرەبوویان کردەوە سیمای موسڵمانیان کردەوە سەر ئەسڵی خۆی وەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو بەڕێز من لەگەڵ دیلەکانە وەک چۆن ئەو پیاوەی هاتوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهید کا پێغەمبەر چ مامەڵەیەکی جوانی لەگەڵا کرد ئەمانیش بە هەمان شێوە هاتوون بیان کوژن ئەو مامەڵە جوانیان لەگەڵا کردن بێگومان جوانترین نمونەی دیلیان پیشانی جیهاندا و لە هەموو بوارێکدا لە هەر بوارێکا سێرکەی جوانترین نمونەن ئەوان ئەحسەنن باش ئەمە باسمان لەوە کرد کە وانەکانی غەزە و مسلمانانی غەزە بۆ مرۆڤایەتی بەعام چییە بەڵام بۆ براکانیان ئەوەی کە لە دی نابرایانن بۆ مسلمانان لە سەرتاسەری جیهانە بۆ ئەو حکامانەی خۆیان بە مسلمانەزان و با بڵێن بەڕێوبەرایەتی ئومەتێکی ئیسلامیەکەن یا خەڵکێکی مسلمانەکەن لە وڵاتەکانیانە وانەکانی غەزە بۆ خەڵکی مسلمان چێ مامۆستا مسلمانە خاتە ژێر چ بەرپرسیارەتێک خۆی پەروەردگار لە قورئانە فەرمی ئینەمە المؤمنون ئیخوە بەس مسلمان برایە وەکو برای دینی مسلمان براتە زۆر جار برا دینیەکەت لە برا نەسەبیەکەت لە پێشترە حتا ئەگە برا نەسەبیەکەت براکەت لەکە لە دایک و باوکە غەیرە دین بوو ئەو برا مسلمانی کە لەو پەڕی دنیاە نە لە ڕەنگی تۆیە نە لە زمانی تۆیە نە لە هاوڵاتی تۆیە نە ئەیناسی نەبینی وتی نەبینی وتە ئەوە لە پێشترە لە برا دایک و باوکەکەت ئەمە خوای پەروەردگار هەموو مسلمانانی کۆ کردوتەوە لە ژێر چەترێکدا پێ ئەوترێت چەتری برایەتی بتەوێ و نەتەوێ طبعا وەکەڕها ئێستا سەبارەت بە غەزە مسلمانان سێ جۆرن جۆرێکیان هاوخەمیانن بە هەر شێوازێک بۆیان بگونجێ یارمەتی خەڵکی غەزە ئەدەن ئێستا خۆ یارمەتی جەستەیی نییە بڕۆی بە جەستە یارمەتیان بدەیت هەچەند خۆ کۆمەڵێک برا ڕۆشتون خۆی گەورە زایان باتەوە ئەوە کۆمەڵێک بە ماڵ بە یارمەتیدان یارمەتیان داون کۆمەڵێکی تر هەیە بێدەنگی لێ کردووە بە چاک بەخراب باسییان ناکە لەم بەینەدا کۆمەڵێک هەیە دوژمرکارانە ئەڵێی حەماس و ئەڵێی مسلمانانی غەزە شەڕ لەگەڵ ئەمان ناکەن ئەمان بوونەتە محامیەکی بەلاش بۆ ئیسرائیل لە فارسیە نمونەیەکی ئەڵێ کاسەیە داختەرەز ئاش ینی ئەڵێ جاری وایە کاسەکە گەرمترە لە ئاش و لە خواردنەکە ئێستا خەڵکانێکی مسلمان ئاوایان لێ هاتووە پانسا بۆی زافێ قسەکان ینی لەم چەند ڕۆژە لە سوشال میدیا هاوشێوی وتەکانی ناتانیاهۆ مسلمانانەیان وەکو عەرزە ناکەم محامێکی بەلاش ینی کابرای جوولەکە خۆی ئەڵێ دووەڕاوی ئەمەڵێ نەخێن لە دووەڕاوی کابرای جوولەکە ئەڵێ کاکە خراپمان کردن نەخێن ئەڵێ چاکتان کرد ینی ئەمانە ئەوەی کە جێی داخە تۆ بەڕیشەوە و لە میحرابی پێغەمبەرا و لە مینبەری پێغەمبەرا صلی الله عليه وسلم بچیتە ڕوبەڕووی مسلمانە براکەت بوەستی ینی تۆ ئەمە هی حوتی ئۆکتۆبەر نییە تۆ هەڕخنی لێو لێ بگری حەماس حوتی ئۆکتۆبەر هجومی نەکردایە ئەمە نەبوو ێ باشە لەوە پێش ئەو هەموو مسلمانە شەهید بووە خۆ حوتی ئۆکتۆبەر نەبوو بابە ئەمە لە 46 و 47 دەسی پێ کردووە ئەمە لە پێش ئەوە دەسی پێ کردووە وەڵڵا ئەمە دوژمنایەتیە لە خەیبەرەوە دەسی پێ کردووە ئەستا دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەسی پێ کردووە هی ئەو کاتەیە درێژ بۆتەوە تا حوتی ئۆکتۆبەر و تا ئێستا و حتا قیامەتیش بەردەوام ببێ تۆ بتەوێ جوولەکە لێو ڕازی بێ ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم خوا فەرمێ ئەوان لێو ڕازی نابن حتا شوێنیان نەکەوی ئەمەڵێ نەخێر کاکە تۆ بێدەنگن کردایە و بە هەرتیەوە هەڵدرایە هەلیان بکوشتیتایە سەر کەس کردایە قەی ناکە ئەمە چاکە ئەمەش کردیان بە نەسیحەت و ئامۆژگارەکەی لای خۆمان کە ئەڵێ ئەبێ هەر بە نەسیحەت و ئامۆژگاری بەوەلی ئەمبەر بڵێ ئیتر نابێ هیچی تری پێ بڵێ با دڵی گەرد نەگرێ قەی ناکەیت ئەو چی ئەکا بیکە ئەمەشیان کردبەوە بابە ئەمە جیهادە و ئەمانەی کەوا ئەکەن بەخوا قەسەم لە کتێبیشان ناوێرن باسی جیهاد بخوێنەوە ئەوان بە عەمەلی ئەیکەن
ئەوان ئەمانەی ئێستا کە ئەواکەن بەجلێکی ئوتوکراوی جوانی ڕیشێکی داهێنراوی بۆنێکی خۆش تیارێکی مۆدیل بەرز مزگەوتێکی 200,000 متری خانووی ڕاقی موچەی فول ئەمانە چۆن ئەو ژیانە خۆشەیە لە خۆیان تێگەدەن خەمی ئەویانە لیان تێکچێ با بێتان تێک ناچێ ئێوە بەس هیچ نەبێ حەدی ئەقل ئەضعف الإيمان بەرە دوعایەکی خێریان بۆ بکەن والله بە زۆریش ئێزان دوعایەکی خێریان بۆ بکەن با بە یارمەتی دارایی نادەی با بە حچی بۆ ناکەی با بە هەر دوعایەکی خێری بۆ بکە خۆ چی تیا ئەگەر دوعایەکی بۆ بکەی نایکەن ئەوەش بە زۆر ئەزانن فليقل خيرا أو لیەسموت بێشتا ئەوانەی کە بێدەنگ بن عەرزم کردی کە سێ جۆرە ئەوەی یەکەمیان ئەوانە بەڕاستی مافی برایەتیان جێبەجێ کردووە کە بە هەموو شێوەیەک هەولی سەرخستنی مسلمانان ئەدا جۆری سێهەمیان وتمان ئەوانەی کە بێدەنگیان لێ کردووە ئێشتا ئەوانە باشترن کاکە جۆری دووهەم بێدەنگی لێ ناکا وما تخفي صدورهم أكبر ئێوەی کە لە دەمیایەتە دەرەوە ئەوە چەند ناخۆشە دڵی ئێمە چەنە پێ ئازار ئەدرێ بەخوا ئەوەی کە لە دڵیان نایە زۆر زیاترە لەوەی کە لە زمانیان دێتە دەر لە زاریان دێتە دەرەوە کاکە بێدەنگ بە هیچ کاکە دوعای خێر ناکەی یارمەتی نادەی هیچ نەبێ بێدەنگ بە ودەمی ئەمە مسلمانان لە خۆت دەقیتەوە دوای ئیشەڵە کاکە خەڵق قسەم پێ ئەڵێ کاکە تو ئاواکەی چۆن خەڵق قسە و پێ ناڵێ مامۆستایان ینی بیکینە دوا پرسیار ینی پامێکی دیکەیان هەیە بۆ مسلمانان بۆی کە لە ڕەمەزانان نبینیمان مزگەوتەکەی تەختی زەوی بۆ تەراویحەکەن ئێستا کۆڕی مناڵیان لە بەرکردنی قورئان و دەرسی قورئانیان هەیە یعنی نە لە درۆ نەترسن نە لە شتێگە ترسن نە لە تۆپباران نەترسن عیبادەت و پەرشەکانیان وەلا نەناوە هێشتا ژیان نەوەستاوە لە غەزە ژیان نەوەستاوە لە ماوەی جەنگە ئامارێک بڵاووتیان 69,000 مناڵ لەدایک بووە ئێستەیش بیناکان هاتوتە خوارەوە خەریکی ژیانی خۆیانن وەکتەوە فەرمووی جمعە و جەماعەتیان نەفەوتاوە لە پاڵ منارە ڕووخاوەکەیە لە بیا جمعەکەن جەژن ئەکەن تەراویح ئەکەن ئێواران ئەو حج نەبووە ئەم مێزە جوانیان ئەڕازاندەوە شتێکی کەم ئەیان ڕازاندەوە لە پاڵ خان و ڕووخاوەکەیە بە ڕۆژوو ئەبوون ئیفتاریان ئەکرد زۆر بەدڵێکی خۆشەوە بۆ پێکەنینەوە ژیان نەوەستاوە ژیان بەردەوامە ژیانی حەقیقی لەوەیە ئەوە ژیانە ئەگینا باڵەخانە ڕووخاوە بەڵێ مزگەوت ڕووخاوە نەخۆشخانە قوتابخانە ڕووخاوە داری بەسەر بەردیەوە نەماوە بەڵام ئایا خەڵکەکە ڕووخاون نەخێر خەڵکەکە نەڕووخاون خەڵکەکە زیندون ئەگە زیندون نەبوونایە ماوەی ساڵ و نیوێک بەرگایان نەگرت ئەو چەکی پێ ئەم بەردی بۆ ئاهاوێژێ ئەمە نیشانەی زیندوەتیە نەخێر ئەوانە زیندون هەم ئەوانەی کە لە غەزەدان ئێستا زیندون هەم ئەوانەی کە شەهید کراون ئەوانیش زیندون لە خزمەت خۆیان ئەوانە ژیان نەوەستاوە ژیان بەردەوامە هەسەر ئەکەون بادار و پەردووەکە بێتە خوارەوە خۆیمە هەڵەبجەمان بینی 5,000 گوندی کوردستانمان بینی داروی بەسەر بەردیەوە نەما هەمووی وێران بوو زۆر شارمان بینی وێران بوو وانە دوایی خۆ دروست کرایەوە بیناکان دروست ئەکرێنەوە بەڵام گرنگ ئەوەیە کە ئینسانەکان ڕووخان دروست نابنەوە ئیسرائیل ڕووخاوە لە ناخەوە ڕووخاوە جوندەکانیان ڕووخاوە سەدانیان تووشی نەخۆشی نەفسی بوون تازە ئەوان جارێکی تر چۆن ئەبنەوە بەو کەسەی پێش جەنگەکە بەڵام ئەمان هەر بەو زیندوێتی ئەمێننەوە گرنگ ئەوانەی غەزەن کە بەسەربەرزی لەو تاقیکردنەوەی خوایە دەرچوون با ئێمەش لەم تاقیکردنەوەیە پاڵپشتیان بین هیچ نەبێ بە دوعایەکی خێر حەدی ئەقل ئەضعف الإيمان زۆر بەڕێز مامۆستای وەحسین مامۆستایانی سوپاس بووی کە لەم تۆرێ لەگەڵمان بوویت بۆ هیوایی کە بە چاوی سەر ببینین سەرکەوتنی مسلمانانی غەزە ئینشاءالله ئێمەش نەبینی هەر ئەبێ گومانی دەست چاک و مامۆستای